ئێمە وەکو کەسوکاری ئەنفالکراوانی منطقەی جەباری هاتوونە بۆ ئەنفالکراوان داواکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی بنا بۆ دەستگیرکردنی سەرجەم مستەشارەکان ئەوانەی کە دەستیان هەیە لە کەیسی ئەنفالە بە تایبەت مستەشار عەدنان عەبەجامیعە کە خەڵکیی زۆری منطقەی جەباری بردووە لە سیمی لەیلان هەمووی تەسمیلی حکوومەتی بەعەز کردووە. ئەم هەنگاوەی حەجاج کە ئێستا گیراوە بەڕاستی جێ دڵخۆشکەرە بۆ ئێمە وەکو کەسوکاری ئەنفالکراوان داواکانین لە دادگای گشتی تاوانەکانی عێراقیش بێتە سەرخەت ئەو مستەشارانەی کە داواکراون ئێستا بە ئازادە ئەسوڕێنەوە لە سنووری حکوومەتی هەرێمی کوردستانە زەخت بکات سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دەستگیرکردنیان بۆ دڵنەوەی کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان. تاکو لە دوای 2023 ڕای کردووە لە ئوردن بووە بە پێی معلوماتەکانی ئێمە وەکو کەسوکاری ئەنفالکراوان ئێستەوە بۆ ماوەی مانگێک دوانە هاتوتەوە بە پاڵپشتی کۆمەڵێ خەڵکی خۆفرۆش بەرەوەی ئەگەر حرمەتی ئەو خەڵکیان بزانایە نەئەکەوتنە دوای کۆمەڵی خەڵک بێنن ئێستا دیعایەوەکە داوایەوە کە گوایە بکرێتە ڕئیس ئەشەد لە جەباریە ئەو پیاوەکی تاوانبارە داواکراوە لە دادگای تاوانەکانی عێراق داواکراوە داوامانەوەیە دادگا بە ئەرکی خۆی هەڵسەیە ئەم کەیسە بجوولێنێت لەبەرەوەی ئەم پیاوە ئێستا هاتووە بە ئازادەنە بەبەر چاومانەوەگەڕێت خەفەت بە کەسوکاری ئەنفالەدا بە کەیف خۆی سەردان و گەڕانەکانێکە لە ژێر سێبەری خوێنی شەیدەکانی ئێمەیە دێتەوەڕوا داواکارین حکوومەت بە ئەرکی خۆی هەڵسێ و ئەو ئێمە شکاتمان نووسی ئێمە هاتوینە ئێمە هەمومان هاتوینێت ئەم خزمانە هەموو هاتوونە سکاڵەمان نووسیوە لە دژی بە تایبەت عەدنان عەبەجامیعە بەڵام داواکاری هەموو ئەو مستەشارانی کە دەستیانە بۆ لە کەیسی ئەنفالە وەکۆمان لێ پیشنیان لەگەڵا بکرێت. ئێمە وەکو کەسوکاری قوربانیانی ئەنفال ئێمە لێرە نوێنەری خوێنی شەهیدەکانمانین هاتوین لە مۆنومنتی ئەنفال کۆبوونێتەوە بۆ تۆمارکردنی سکاڵا لە دژی عەدنان عەبدوڵڵا ئەحمەد ناسراو بە عەدنان عەبەجامیعە. لێرە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان زۆر لە ئێمە ئازادانەترە سوڕێتەوە داواکارین لەلایەنی پەیوەندیدار هەستێ بە ئەرکی خۆی و ئەگەر هەڵناسێ بە ئەرکی خۆی من داواکارم ڕێگەم بدەن بە ئێسک و پرووسکی باوکم پێنووسێک دروستکەم لە دادگای هەتیوی چەند ساڵەی خۆمە بە فرمێسکی دایکم سزایەکی بۆ بنووسم وە گریانەکانی دایکم بکەم بە بڕیاری دادگا و پشتیۆنە خوێناوەکەی باوکم بکەمە گەردەنی و لە ژێر پەیکەری مۆنومنتی ئەنفالە هەڵی واسم و بە سزای گەلی بگێنم.